پەیام لە سندوقی ڕەشدا زانیاری ورد لەبارەی هۆکاری شەڕ و پێکدادانەکانی نێوان سوپای سوودان و هێزی پشتیوانی خێرا و کەل و پەلە سەربازیەکانیان بڵاو دەکاتەوە. بۆچی شەڕەکە ڕوویدا؟ لە نیسانی ساڵی 2019 عومەر حەسەن بەشیر بە کودەتایی سەربازی لەسەر تەختی دەسەڵات لابرا. سوپای سوودان بە سەرۆکایەتی عەبدولفەتاح بورهان و هێزەکانی پشتیوانی خێرا بە سەرۆکایەتی محەممەد حەمدان ناسرا و بە حەمیدی دەسەڵاتیان گرتە دەست و ئەنجومەنی سەروەری ئینتیقالی سوودانیان پێگێنا. عەبدولفەتاح بورهان پۆستی سەرۆکی ئەنجومەنی سەروەری و محەممەد حەمدان جێگری سەرۆکی ئەنجومەنەکەی وەرگرت، بەڵام ئەوەندەی پێنەچوو لەسەر دەسەڵات ناکۆکیان کەوتە نێوان. دوجار شەڕ ڕوویدا، هۆکاری هەڵگیرسانی شەڕەکەش لەسەر پۆستی فەرماندەی سوپا و کات و میکانیزمی تێکەڵکردنی هێزەکانی پشتیوانی خێرایە لەگەڵ سوپا. بە جۆرێک بۆ یەکگرتنەوەی هەردوو هێزەکە سوپا داوای پرۆسەی یەکگرتنی 2 ساڵە دەکات، واتە لەگەڵ کۆتایی هاتنی قۆناغی ئینتیقالی لە کاتێکدا پشتیوانی خێرا داوای زیاتر لە 10 ساڵ دەکات. لە دوایین پێشاددا لە 12ی ئەم مانگە هێزەکانی پشتیوانی خێرا بەبێ هەمانگی سوپا لە خەرتومی پایتەخت بڵاویان پێکرا. ئەمەش ناکۆکیەکانی گەیان دەلووتکە و شەڕ هەڵگیرسا. شەڕەکە لەکوێ ڕوویدا؟ هەریەک لە هێزەکانی سوپای سوودان و پشتیوانی خێرا لە خەرتومی پایتەخت و چەند ناوچەیەکی دیکە ڕوبەڕووی یەکتر بوونەوە، هەردوو لە گرە و لەسەر کۆنتڕۆڵکردنی ناوچە ستراتیژیەکان دەکەن، بەتایبەت فڕۆکەخانەکانی خەرتوم، مەڕوی و ئوبەیز، هەروەها کۆشکی سەرۆکایەتی و بارەگای سەرەکی هێزە چەکدارەکان. توانای سەربازی سوپای سوودان بەپێی ماڵپەڕی گلۆبال فایر پاوەر، سوپای سوودان لە ڕیزبەندی 75مین سوپای جیهانە، بودجەی ساڵانەی 287 ملیۆن دۆلارە، خاوەنی 205,000 سەربازە کە پێگاتون لە 100,000 هێزی چالاک، 50,000 هێزی یەدەگ و 55,000 هێزی نیمچە سەربازی. فڕۆکەوانی یەکێکە لە خاڵە بەهێزەکانی سوپا لە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ هێزەکانی پشتیوانی خێرا. بە جۆرێک هێزی ئاسمانی سوودان 191 فڕۆکەی هەیە، لە نێویاندا 45 فڕۆکەی جەنگی، 37 فڕۆکەی هێرشبەر، 25 فڕۆکەی بار هەڵگر و 72 هێلیکۆپتەر. هەروەها سوپای سوودان خاوەنی 170 تانک و نزیکەی 7,000 ئۆتۆمبیلی سەربازی و 379 تۆپ هاوێژە. توانای سەربازی هێزەکانی پشتیوانی خێرا. هێزی پشتیوانی خێرا لە ساڵی 2003 لە ناوچەی دارفۆر سەری هەڵدا. لەو کاتەدا بە میلیشیاکانی جەنجاوید ناسرا بوون. حکوومەتی سۆدان دژی بزوتنەوە چەکداریەکان بەکاری دەهێنان. لە ساڵی 2013 لە میلیشیاوە کرانە هێزێکی سەربە حکوومەت. دواتر لە ساڵی 2017 خرانە ژێر دەسەڵاتی عومەر حەسەن بەشیر سەرۆک کۆماری لە کارلادراو. بەپێی ئاژانسی ڕۆیتەرز ژمارەی هێزەکانی پشتیوانی خێرا بە نزیکەی 100,000 چەکدار مەزەندە دەکرێن و خاوەنی 10,000 ئۆتۆمبیلی سەربازین کە چەکی جۆرا و جۆریان هەڵگرتووە. شارەزایانی سەربازی دەڵێن چاکە سوکەکان جوڵە بە هێزەکانی پشتیوانی خێرا دەبەخشن، بە تایبەت لە پێکدادانی نێوشارەکان. بودجەی هێزەکانی پشتیوانی خێرا لە کانەکانی زێڕ و چالاکی بازرگانی سەرچاوە دەگرێت و خاوەن ئیمپراتۆریەتێکی ئابوورین. محەممەد حەمدان لە وشتر و مەڕفرۆشتنەوە بۆ سەرۆکی هێزەکانی پشتیوانی خێرا. محەممەد حەمدان ساڵی 1975 لە هۆزێکی عەرەبی بەدەوی لە سنووری نێوان چاد و سۆدان لەدایک بووە.
حەمدانی ئاماژەی بەوە کردووە بازرگانێکی ناوچەی دارفۆر بوو لە سوودان و لیبیا و چاد وشتر و مەڕی دەفرۆشت کاتێک بەهۆی شەڕی دارفۆرەوە لە ساڵی 2003 بازرگانی وەستا پەیوەندی بە سوپای سۆدانەوە دەکات.